هاوڵاتیانی قەزای کەلارن و بەدەم تەکبیراتەوە سونەتێکی لە بیرکراوی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم زیندوو دەکەنەوە. ئەمە بۆ ساڵی دووەمە ئەم سونەتە بە دەنگی بەرز و لە نێو بازاڕی کەلار لەلایەن بەشێکی زۆری چین و توێژەکانی قەزاکە بەرز و پیرۆز ڕادەگیرێت. الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. داوکارم لخوای گەورە کە ئەوەی کردمان بۆ خۆی بووبێت و نیەتمان پاکاتوە. دیارە ئەمە ئەمڕۆ دووەم ساڵە کە لەسەر یەک ئەم سونەتە مردۆ زیندووەکەینەوە و ئەم ساڵ الحەمدوللا و بینیتان لە ساڵی پاس زۆر باشتر بوو، خەڵکێکی باشتر هاتوو بۆ ناو کەژاوەکەوە و ئومێدمان وایە ئینشاءڵڵا ساڵانی تر ئەعلانێکی باشتری بۆ بکەن و خەڵکێ زیاتر بەدەمەوە بێت، چونکە خەڵک تا دە شەرمەکات، یعنی جاکەن خەڵک ئەو شەرمی نێشکەوە بێتە ناو بازار. بەس سوپاس بۆ خوا ئەم ساڵ زۆر باشترە لە پار ساڵانی تر باشتر شەبێ پشت بەخوای گەورە. ئامانجی سەرکیمان ئەوەیە کە ئەم سونەتە گەورەیە کە لە مانگی دەی زەلحیجە ئەکرێت، سەحابە ئەبوو هورێرە ئیبن عومەر پێکەوە چوونەتە ناو بازار بە دەنگی بەرد ئەم تەکبیرەتیان کردووە بۆ ئەوەی بدەنە گوێی خەڵکە ئەم زیکرە و بۆ ئەوەی بەردەوام زیکری خوا بکرین ناو بازار، لە کۆڵان، لە ماڵ، لە مزگەوت. ئامانجمان ئەوە بوو کە خەڵکی فێر زیکر بکەین لە بازاریش ئەوێت. هاوڵاتیانیش بە جۆش و خۆرۆشێکی زۆرەوە بەشداریان لە وتنەوەی زیکری ئەڵڵاه ئەکبەردا کرد و دڵخۆشن بە زیندووکردنەوەی ئەم سونەتە و پێیان وایە گرنگە ئەم سونەتانە بە شێوەیەکی کردداری بە چینی گەنجان و لاوان ئاشنا بکرێت بۆ ئەوەی بەردەوام بە زیندویی بمێنێتەوە. برابر رزقي مرور روجك بيروز هاشي ذي الحجية بيانيتي لنا من حاجيان عرفة إن شاء الله أم تكبيرة سنتي في غمر صلى الله عليه وسلم أبو هريرة ابن عبد الله كري عمر ابن مسعود لمدينة كرديانة وسنتي شا بدن برز بكرينا كلنا ومزقوتا لنا بازار مدينة وناو كولانا كان مدينة بجماعي كرديانة بويا ما تسي ما وصل سركو الزهاوي خوشبت أم سنتي زندو كردو براسي أبي قرمو قري بدري بم سنة نكال لجرميان دفري جرميان سليماني هولير همو جرم وقرر لبروا أم تكبيرة في غمر صلى الله عليه وسلم فرمي لحد سك فرمي جورتين ذكر لهم روجانا أو ذكريا كوا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الحمد والله أكبر ولله الحمد جورتين ذكر لهم روجانا أم ذكريا سنتێکی یادکراوە ئەم سنەتە لەناو کۆمەڵگەی کوردەواریا خەریکە زنووە بێتەوە سنەتی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەهلی مەدینە و ئەهلی مەکە و لە کاتی ئەو بۆنە ئەم بۆنە گرنگە هەموو ساڵێک ئەوان یادی ئەمەیان کردەوە. ئێمەش پێمان خۆشم سنەتە زیندووکەینەوە ناو خەڵکە و بێتە عادەتێکی خێری ئینشاءڵڵا ناو میلەتەیە. ئێمە وەکو فەقێکی مزگەوتی گەیلانی بەشداریمان کردووە لەم سونەتە کە لەناو خەڵکە مردووە، ئێمە ئینشاءڵڵا خەریک و زیندوومان کردووە و وەکو فەقێکی مزگەوتی گەیلانی بۆ ئەم خەڵکەش حەزمان کرد بەشداری بکەنتیایە. ئێمە حەزمان کرد ئەم سونەتە زیندووکەینەوە لەبەرەوە کردمان لەبەرەوە سونەتێکی گەورەیە و هاوڵان لەناو بازارە لەناو عایلەیە ئەڵڵاه ئەکبەر ئەڵڵاه ئەکبەریان کردە. سونەتی تەکبیراتی ڕۆژانی پێش دژنی قوربان کە بە نۆمینەی حاجیانیش ناسراوە سونەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە هاوڵان گرنگی زۆریان پێداوە. ماوەی 2 ساڵە لە قەزای کەلاری ناوەندی ئیداری گەرمیاندا ئەم سونەتە زیندوو دەکرێتەوە و لە بەشێکی زۆری ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش ئەم سونەتە لەلایەن مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانەوە دووبارە دەکرێتەوە. هاوار محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گەرمیان.